خێزانی شت نابینایە؟ بەڵێ ماوەست هەردووکمان نابینێت الحەمدوللا سپاس بۆ خوای گەورە ژیانە چ خۆشمان هەیە سپاس بۆ خوای گەورە زۆر بەختەوەریشین. برای شیرینم کاکە سامانگیان بەڵێ باشە خێزانت نابینایە خۆ ڕیشت نابینێ بۆچی حەساسیەتی بە ڕیش هەیە؟ ڕیش دانان ماوەستە بخۆی هەندێک عولەما دەڵێن واجبە بەڕاستی ئەمش بەڕاستی ماوەستە حەز دەکەم ڕیشم درێژ بێ بەڕاستی بەڵام لەگەڵ خێزانم ماشەڵڵا لەو بابەتی تۆزێک مناقەشمان بۆ دروست دەبێ ئەمجارێ خێزانم دەڵێن تۆزێک خەفیف کە بەڵام من نامەوێت خەفیفی کەم بەڕاستی بەڕاستی ماوەستە ئەو دوو پرسیارە بەڵێ خێزانی شت نابینایە؟ بەڵێ ماوەستە هەردووکمان نابینێت الحەمدوللا سپاس بۆ خوای گەورە ژیانە چ خۆشمان هەیە سپاس بۆ خوای گەورە زۆر بەختەوەریشین. برای شیرینم کاکە سامانگیان بەڵێ باشە خێزانت نابینایە خۆ ڕیشت نابینێ بۆچی حەساسیەتی بە ڕیش هەیە؟ وڵای ماوەستە دەمێ ئیتر ماوەستە وایە نازانم هەر ئیتر لەوانەیە خەڵک سەی ڕیشم دەکات ئەو ڕچە درێژە چییە یاخود زۆر جار ئەویش لەوانەیە ئەو حاڵەتە پێم وایە هەرە حاڵەتێ تەسیر لێ کردیە بڕاک. کاک سامان خێزانت گوێی لە منە؟ بەڵێ جوێلێتەوە لەم دانیشتووە. زۆر باشە یەخۆ خوای گەورە بەختەوەرتان کە خوای گەورە سپاس دەکەم ماوەستە زۆر سپاس دەکەم ماوەستە گیان. خوای گەورە کۆشێ مناڵ دەرزەنێ مناڵ لە کچ و کوڕی ساڵحتان پێ ببەخشێ. سپاس دەکەم ماوەستە گیان. گەورە بن خزمەتتان کەن ببنە زەخیرە بۆ دنیا و قیامەتان. سپاس دەکەم ماوەستە. مشکە بەڕێزەکەم جارێ ئێوە مژدەیەکی زۆر زۆر گەورەی خوای گەورەتان پێ بەخشم پێ ئەدەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەڕێتەوە ئەفەرمێت خوای گەورە ئەفەرمێت من هەر کەسێ دوو خۆشەویستەکەی لێ بسەنمەوە مەحرومی کەم لە هەردوو چاوی بە هیچ شتێک بۆیان قەرەبوو ناکەمەوە جگە بەهەش نەبێت. کەواتە ئێوە دوو کەسن لە ماڵێکە هەر لە دنیادا خوای گەورە مژدەی بەهشتی پێتان بەخشیوە. ئەمە یەک. خاڵی دووەم پیاوەکەت کاک سامان کە نابینایە و جەنابی شت نابینای ڕێبازی پێغەمبەری گرتووە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕیشی هەبووە و ڕیش سنەتێکی واجبە و یەکێکە لە شەعیرەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی عشر من الفطرة دەشت هەیە لە فیتڕەتی ئینسانایە هەر خوای گەورە بە فیتڕەت بەخشیوەتی بە ئینسانەکان بە پیاوەکان لەو شتانی کە پیاوتیایە بەشدارە ڕیشە هێشتنەوەی ڕیشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنە ڕیشی گەورە بوو ئەوەنە ڕیشی زۆر بوو سەحابا فەرمون بەچی ئەمان زانی قورئانە خوێنیە کە لە پشتیەوە بووینایە ئەو پشتی لە ئێمە بوایە ئەمان بینی ڕیشی ئەجوڵایەوە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕیشی هێندە زۆر بووە لەسەر شانیەوە لە پشتیەوە بینراوە. باشە ئینجا خوشکەکەم شتێکت پێ بڵێم ئەمە ئاخر ئەبحاثەکان و توێژینەوەکان وا ئەڵێن ئەوانەی کە ڕیش ناتاشن بە گەنجێتی هەر ئەمێننەوە. باشە سەربەوەنەوشەیەک هەیە لەسەر پێستی مرۆڤ موز لای ئەبات کە جوانیە ڕەونەقە. باشە بەڵام ڕیش ئەوە ئەهێڵێتەوە هەر کەسێک هەر پیاوێک کە ڕیشی هەبوو پێستەکەی پیر نابێ زوو. ئەمە عیلم واڵی ئێستا عیلم واڵێت. باشە بۆیە تۆ نابێ حساسیتت بە مۆزوعی ڕیشە بێت و مادام پیاوەکەت ئەهلی قورئانە. الحەمدوللا ماوەستە سپاس هەردووکمان قورئان سپاس بۆ خوای گەورە لە دەستگای خەڵک لە خەریت هەردووکمان بێکەوە داوام دەکەین سپاس بۆ خوای گەورە هەفتەی ڕۆژێکە خەریت لە بەرکردنی قورئانی پیرۆزن الحەمدوللا ماوەستە. ئەی ماشەڵڵاتان چەند جوزئت لە بەرە کاک سامان؟ بە خودای ماوەستا ئێستا لە سوورەتی لوقمانم حالیان یعنی لە بەقەڕەوە هاتوویتەیان لە نەماوەسڵ لای زوو ئەمەڕا پێدا بە حکمی خوێندنم تەواو بە خوێندن خەریک بووم من خەریجی کولی ماوەستا کۆلیژ زمان بەشی کوردیم تەواو کردووە. ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا کاکەگیان یەر خوا بەختەوەر بن ئەوە واستەیەکی زۆر باشم بۆ کردی تر لەمە بەدواوە بۆڵە بۆڵ ناکا بەسەرتا و ئیشەڵڵا هەر خزمەتی ڕیشەکەشە بکە یعنی ڕیش یەکێک لەو شتانی کە بەڕاستی هەندێک کەس پیان وایە کە ئەم ڕیشە نابێ هەبێ ئەومانە یعنی بۆ نمونە بەتایبەت لە چینی ئافرەتان ومانە پیاوەکە خزمەتی ڕیشەکەی ناکا ڕیش ئەم ڕیشە ئەبێ ڕۆژانە بە شامپۆ بیشۆریت و ڕۆژانە مجەفیفەی لێ دەی وشکی کەیتەوە خاوی کەیتەوە ڕۆنی لێ بیت بۆنی خۆشی لێ بیت. باشە هەر من بەخۆشیەوە تا هەر لەسەر مێزەکەشم جاربەجار هەر ئەوانە عەتری لێ ئەدەم و ئاوانە باشە یعنی والحاصل ئەبێ پاک و پوختە بیت بۆیە ڕیشش جوانیە بۆ پیاو باوەڕ هەیبەتە سامە تەنانەت دایکمان عایشە کە کاتێک سوێنی بخواردایە گوت سوێن بەو ئەڵڵایی زەیەنە الرجال باللحاية پیانی جوان کردووە بە ڕیشەوە. باشە بۆیە ئینشاءڵڵا برای شیرینم جەنابەت خۆشەویستیت خوای گەورە خێزانت بەختەوە